شاندی کوردی بەم جوانە دەچێتە دیمەشق. نوێترین زانیاری لەسەر داواکاریەکانیان بۆ دیمەشق ئاشکرا بوو. دژی گرێبەسەکانی ئەم دواییەی سەرۆکی حکوومەت لە واشنتۆن بەغدا پەنا بۆ دادگا دەبات. مەترسیش لەسەر دەستپێکردنەوەی نەوت دروست دەبێت. نرخی دۆلار بەرامبەر بە دینار بەردەوامە لە دابەزین. ستاندەریش هۆکارەکەی ئاشکرا دەکات. ئاژانسی فرانس پرێس بە پشتبەستن بە سەرکردایەتی ڕۆژئاوا گەیاند کورد هیچ سازشێک لەسەر داواکاری لا مەرکەزی لە وتوێژەکانی لەگەڵ دیمەشق ناکات وەکو چارەسەرێکی گونجاو بۆ سووریای نوێ دەیبینێت. وتیشی فرەی کۆمەڵگای سووریا بە سیستەمێکی سیاسی کە قۆڕخکاری هەموو دەسەڵاتەکان لە دیمەشق بکات بەڕێوە ناچێت. سەرچاوەکە ئەوەشی وتووە بەم زوانە لیژنەیەک بە نوێنەراتی لایەنە جیاوازەکانی کورد لە ڕۆژئاوا سەردانی دیمەشق دەکات بۆ تاوتوێکردنی پرسی کورد. وتیشی سەرڕای بەردەوامی گفتوگۆکان بەڵام هێشتا دوورین لەیەک و بربەستی زۆر هەیە. جارێکی دیکە وەزارەتی نەوتی عێراق سکاڵای یاسایی لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار کرد لەسەر ئەو گرێبەستە نەوتی و غازیەی لەگەڵ دوو کۆمپانیا لە ئەمریکا ئەنجامی داوە. ئەمڕۆ ئاژانسی ڕۆیتەرز لە زاری چەند سەرچاوەیەکەوە بڵاوی کردەوە ئالانگاریەکی یاسایی نوێ دێتە بەردەم هەوڵەکان بۆ دەستپێکردنەوەی فرۆشتنی نەوت ڕێگەی بۆڕی عێراق تورکیا کە لە مانگی ئازاری 2023 داخراوە. سەرچاوەکان وتویانە وەزارەتی نەوتی عێراق سکاڵای یاسایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار کردووە لەسەر ئەو گرێبەستە نەوتی و گازیانەی کە بەم دواییە لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان واژووی کردووە. نرخی دۆلار بەرامبەر دینار لە بازارەکانی هەرێمی کوردستان نزمترین ئاستی لە ماوەی 2 ساڵدا تۆمار کرد. ئەوەش بەهۆی چەند هۆکارێکەوە لە ناویاندا نەمانی خواستی بازرگانان لەسەر دۆلاری بازاری ڕەش چونکە دابینکردنی ئەو دراوە بۆ بازرگانان لەلایەن بانکی ناوەندیەوە بە نرخی فەرمی دیاری کراوە. ئەمڕۆ نرخی 100 دۆلار لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان بۆ 140,000 دینار دابەزی. ئەوەش نزمترین ئاسیەتی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا. هەر لەم بارەوە جەبار گۆران وتەبێژی بازاری ئالوگۆڕی دراو لە سلێمانی ئاماژەی بەوەدا دۆلارێکی زۆر لە بازاردا هەیە و خواستێکی کەمی لەسرە. ئەوەش بووەتە هۆی دابەزینی نرخەکەی.